دەتوانرێت بە ڕۆژەوە ئەنجام بدرێت بەڵام لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانە کاتەکان گۆڕانکاری بەسەردادێ بۆیە ئەمڕۆ باس لەو کاتە گونجاوە دەکەین کە بۆ وەرزشکردن گونجاوە هاوکات باسەوە دەکەین مانگی ڕەمەزانش دەتوانی بەکاربێنیت بۆ ئەوەی کە بتانی کێشی خۆت دابەزێنی هەمووم بابەتان ئەمڕۆ میوانێکمان لەگەڵە مامۆستا تارق حەمید کە بەڕێزیان هەم ڕاهێنەری دەرجوانین هەم سەرۆکی یەکێتی دەرجوانی کەرکووکن مامۆستا تارق زۆر بەخێر بێی سپاسدانەکەم پێشەکی پیرۆزبای ڕەمەزانی پیرۆستان لەکەم لە ستافی بەرنامە و لە هەموو کادرانەی بەرنامە و لە مسلمانانی جیهان و گەلەکەمان زۆر بەخێر بێی مامۆستا لە پێشەکیەکەشا باسم لەوە کرد کاتی گونجاو لە مانگی ڕەمەزانە بۆ وەرزشکردن کەیە بۆیە دەمانوێت لەسەر ئەم بابەتە بە وردی قسە بکەین ئێستا مانگی ڕەمەزانە کاتەکان وەکو ڕابردوونیە چۆن بتوانین کاتەکانمان تەنزیم بکەین بۆ وەرزشکردن بەڵێ ئەمە زۆر گرنگە طبعاً بۆ وەرزشوانان کە وەرزشەکەن لە مانگی ڕەمەزان طبعاً وەرزش لە مانگی ڕەمەزان و لە غێر مانگی ڕەمەزان فەرقی زۆرە باشە لە ناو مانگی ڕەمەزان بۆ ئەوانەی کە ئەیانەوەی چێژ داگرن خاستەن پێش فتار زۆر زەرورە وەرزشەکە بکەن لەبەر ئەوەی ئەو بە ڕۆژ خواردن ناخوا بە ڕۆژووە بە ئەو چەوریەی کە لە گیانی لە شێتی ماوەتەوە پێش فتار بە ساعت و نیوێ بچێتە هۆڵی وەرشی بتوانێت ئەو وزەی ئەو چەوریە هەیە بیستوێنێ لەبەرەوەی خواردی نەخواردووە کە تاقە سەرفەکات چیەکات ئەو چەوری هەیە ئەیستوێنێت و ئەبێتە تاقەیە بۆی و دوای ئەوەش کە تەواوە بێت ئەچێتەوە کە فتارەکات نەک بچێت مەسەڵەن فتار کات دانشێت لەسەر نان خواردن دەست بە شیرینی خواردن بکات و بەوانە کە ئەچێتەوە تیاری بە خورما ڕۆژۆکەی شکێنێت کوپێ ئاوە خواتەوە دوایەوە برنج ئەتوانێت بە برنج لە سنگ مریشکە مەسەڵەن زەڵاتەی ئەوانە خواردنێ سووک بخوات باشە مامۆستا بەر لە مانگی پیرۆزی ڕەمەزان هەر وەرزشوانێک یاخود هەر یاریزانێک ئەگەر ڕووی لە هەر هەوڵێکی وەرزشی کردبێت کۆمەڵێکی یاری بۆ دانراوە بۆ نمونە پێویستە لە ڕۆژێکە 10 جار ئەم یاریە بکەی 15 جار ئەم یاریە بکەی لە مانگی پیرۆزی ڕەمەزان پێویستە گۆڕانکاری بەسەر ئەو یاریانەیە بێ بە حکمی ئەوەی کە ئەو کەسە لەوانەیە خواردنی نەخوارد بێ وزەیەکی زۆر لە جەستەیان نەبێت یاخود نتوانێت ئەو ژمارەی کە دیاری کراوە لە پێش ڕەمەزاندا بتوانێت هەمانە و بابەتە بکە ئەمە گۆڕانکاری بەسەردادە لە مانگی ڕەمەزاندا ترش مەبەستی مامۆستا لە کۆرسەکان کە دائەندرێت ئەوە شدین سەر ئەو بابەتە ئەوە زۆر گرنگە طبعاً کۆرس گرنگی زۆرە لە مانگی ڕەمەزان ئەو تکرارانەی کە بۆ دادەنێت ئەو سێتانەی کە دادەنێت ئەبێ کەمەوە بێت لەبەرەوەی نابێ وەکو کاتی تیادی بێت غەیری ڕەمەزان بێت لەبەر ڕەمەزان تۆ خواردن ناخۆی ئاو ناخۆی بە ڕۆژ بە ڕۆژووی ئەو تاقەیە لە گیانت کەمە پێویست ناکات تو بڕۆی وەکو جاران کۆرسەکەت 6 تکرار و ئەو 4 یاری و 5 یاریەکان کەمە بێتەوە تکرارەکانی کە بێتەوە لە ئەوزان فەرقەکە لە ئەوزانە بێ سووک بێت نابێ وەزنی قورس لێدات لەبەرەوەی تاقە لە گیانت نییە وەکو مەثەڵەن کۆرسێک بڵێن تەمرینێک هەیە 3 سێتە 4 سێتە تۆ ئەبێ سێتێکی تەرکەکەی لە 4 تەمرینە تەمرینێکی تەرکەکەی بەس بۆ ئەوەی احتیفاظ بکەیتە سەر لەشتەوە لە ڕەمەزان بۆ ئەوە نییە مەسەن تۆ لە ڕەمەزان پەرەی پێ بدەیت تۆ بەتەمانیت لە بەشداری بتوڵات بکەی بەس ئەوە نەیە احتیفاظ دەکەیتە سەر لەشتەوە بۆی لەشت تێک نەچێ هەو بۆ سەحەت و هەم بۆ لەشت تێک ناچێ و بۆ ئەوانەشی کە بۆ لە جوانی یاریەکەن ئەوە من ئەوە ئەبێ دوای ئیفتار بە 2 سەعات کە فتارەکات بە ڕۆژۆکەشکێن دوای 2 سەعات ئەچێتە هۆڵی لەش جوانیەکە دەوێت تەمرین خۆیەکات ئاینە بە هەمان شێوە ئەبێت تەمرینەکانی کەم بێت و وەزن کەم لێدات بۆی گیانی تێک نەچێت و احتیفاظ کاتە سەر لەش خۆیەوە باشە ئەم ڕێنمانەی کە تۆ باسیەکەیت بۆ کەسێک کە تەنها خولیای لەش جوانیە جیاوازە لەگەڵ کەسێک کە پاڵەوانی لەش جوانیە یعنی کەسێک دێ بەس بۆ ئەوەی کە سەحەتی خۆش بێ دێ
بۆ قاعەکان دێ و بۆ لەرجوانی دێ بەڵام کەسێک کە پاڵەوانە ئەو پاڵەوانش بە هەمان شێواز کۆرسەکانی کەمەکرێتەوە بە هەمان شێوە هیچ فەرقی نییە لەبەر تو لە مانگی ڕەمەزان ناتوانانی ئەو تەمرینە قورسە بکەی بۆ ئەویش باش نییە لەبەرەوەی ئەو گەیشتۆتە مستەوایەک لە مانگ ڕەمەزان تۆ ئەوە کە زیاد زەختت لەشت کرد تۆ بە ڕۆژ خواردن نییە خاصن یاریزان پاڵەوان ئەبێ ڕۆژانە 4 بۆ 5 بۆ 6 وەرز بۆ خواردنی هەبێ تۆ لێرە لە ڕەمەزان یان بە ڕۆژ بە ڕۆژووی لە کات ئیفتارەوە بۆ بڵێن بۆ سحور تقریبا هەر زۆر 3 وەرز پێخورێ ئەگە بێت و زەخت کاتە سەر لەشی لە تەمرینە ئەو لەشەی هەدمە بێت بینایی نامێنێ بەڵام هەمان شێوە ئەبێت تەمرینەکەی سوک بێت بۆی احتیفاز کاتە سەر کوتلەی عەضەلیەوە بۆی دانەبەزێ باشە مامۆستا هەندێک کەس هەیە لەوانەیە نەتوانێت لە مانگی ڕەمەزاندا سەردانی هۆڵەکانی لەش جوانی بکات ئەگەرچی پێشووتر بە بەردەوامی سەردانی کردو بەڵام کۆمەڵێک ڕێگری هەیە کە نەتوانێت لە مانگی ڕەمەزاندا سەردانی بکات جێگرەوەیەکێ بۆ نمونە بتوانێت لە ماڵەوە جێگرەوەیەک بکات تاکو ئەم مانگە احتیفاز بە و جسمەی خۆیەوە بکات ئەگەر زۆریش نەبێت بەڵکو بتوانێت تۆزێک بە تاکید ئەوەی مەسن سێرەکەی توانای یان ناتوانێت بێتە هۆڵ بە ڕۆژ مەسن ئیشەکەی بەشەوە کاتی نامێنێ بێتە هۆڵەکە توانێت لە ماڵ هەنێ وەرزشەیە ئەلعاب سویدیە یاخود مەسەن هەنێشتی سووکە هی وەرزش لە ماڵەوە هەیبێت مەسەن دوو دەمبەر سووکی هەبێت بتوانێت لە ماڵەوە هەنێ تەمرین هەیە ئەو تەمرینانەی پێ بکات و بەڵام زەرورە لە وەرزش مانگی ڕەمەزان دوای ئیفتار کە ئەچیتە وەرزش کاردیۆ بکەی بۆی بتوانی ئەو خواردنەی ئەو شەی خواردتە بیستوێنی مامۆستا تەواوکاریە خۆراکەکان تا چەند گرنگە لە مانگی ڕەمەزان ئێمە دەزانین کە پسپۆرەکەی بەڕێزت پزیشک نییە تا بتوانێت زیاتر باسی خۆراک بکەین و خواردن بەڵام بەپێی ئەوەی کە ئەزمونێکی زۆرتان هەیە لە نێو هۆڵەکانی لەرجوانی و لە بوارەکەدا دەزانن چی لە تەواوکاری خۆراکەکان گرنگە بۆ ئەوەی کە وەرزشکارێکان وەرزشوانێک بەکاری بێنێ خۆی لە خۆراکەکان گرنگە مەسەن لە کاربۆهیدراتە لە پرۆتیناتە ئەوانە گرنگە بۆ وەرزشوان خواردنی وەرزشوان یعنی پێویستە ئەوە نییە مەسەن دانشێت کە کفتاری کرد دانشێت تا زۆر بخوات و بۆی نەتوانێت مەسەن تا پاشێ و خواردن نەخوا یاخود هینوا هەیە سێرەکەی دێت فتارەکە دوای فتار ئیتر تەواو ناخوات ناخوات بۆ پاشەی شەڵناسی ئەوە زۆر غەڵەتە خواردنەکانی بۆ وەرزش کاربۆهیدراتە پرۆتیناتە ڤیتامیناتە ئەوانە زۆر زەرورە یعنی پێویستە لە مانگی ڕەمەزان 3 وەجبەی هەبێت تاکو پاشێ و لە برنج لە مەتەن سینگ مریشکە سەوزەواتە مەتەن بیبەر شرینە ئەوانە ڤیتامینات سیە زەرورە بیخوات وەرزشوان ئەم ڕێنمایانە بە هەموو ئەو کەسانە دەدرێت کە دێتە هۆڵەکانی لای ئێوە کە لە مانگی ڕەمەزانە چۆن خۆراکە گرنگەکان بخۆن و چۆن لە کۆمەڵی بابەتش خۆیان بە دوور بگرن بە تاکید ئەوەی دێتەوێ ئەم هەموو ڕێنمایان ئەدەینێ چۆن خواردن بخوات چەند وەجبە بخوات لە خواردنەکە و ئاوش خاصن ئاو زۆر گرنگە لە پرسیارەکانەوە بە دواتر لێ دەربارەی ئاو پێویستە لە کات فتارەوە بۆ پاشێ و 2 لەتر بۆ 3 لەتر ئاو زەرورە بخورێ و ئەوە نییە ئاوەکە دانشی یەکسەر بیخۆی ئاو کەم کەم کوب یعنی بین فترە کوبی ئاوە خۆی بۆی بتوانی ئیسفادەی لێ بکەین باش مامۆستا ئەو کەسانی کە ئایانەوەی کێشی لەشیان کەم بکەنەوە لە مانگی ڕەمەزان دامە تا چەند یارمەتی دەریان دەبێت بۆ نمونە تۆ بە ڕۆژوو بوویتە کاتێکی زۆر بە ڕۆژوو بوویتە هیچت نەخواردو و دواتر وەرزشیش ئەەکەی لەگەڵیدا مە یارمەتی دەرێکی باشتر ئەبێت بۆ ئەوەی کێشی لەشیان خێراتر دابەزێت بە تاکید یاخود دەستاژەیەکی هەنێک کەسێ عفوم کە مامۆستاڵێن نای لە ڕەمەزانە زیاتر قەڵەو بوویتە لەوەی کە کێشی لەشت کەم کردوتەوە بۆ ئەوانەی کە وەرزشەکەن و بۆ هەموو ئینسانێک لە ڕەمەزان پێویستە لەبەرەوەی تۆ بە ڕۆژووە بی ئاماژەمان پێدا پێشەوە تۆ خواردن ناخۆی ئەو چەوریەی هەتە
خەزم بووە کە وەرزشەکەی هەڵسوستاندنی ئەو چەوریە ئەستوێ و هەمە بێتە وزەیە بۆت و چەورەکە زوو دابەزێ. یعنی من ڕێنمایم بۆ ئەوانەیە کە کێش داگرن ئەم مانگە بە سوودێکی باشی لێوەرەگرن بتوانن کێشیان داگرن، بەڵام بە پێی ڕێنمایەکانی ئەو ڕاهێنەرە کە چۆن پێی بکات. باشە مامۆستا ڕێنمایەکانی ئێوە لەگەڵ پزیشکانە تا چەند لەیەکەوە نزیکن؟ ئێمە ڕێنمایەوان لەگەڵ پزیشکتەوەن زۆر نزیکە لەبەرەوەی هەمووی بۆ سەحەت و لەشی ئەو ئینسانەیە، ئەوەی کە ئەیخوات کە سوودی لێوەرناگرێت، ئەوەی کە زەرەری هەیە بۆی ئێمە توانین مەتەن ڕێنمایی بدەینێ نەیخوات. بەڵام هەندێک شتەیە ئەوەی مەتەن لای پزیشکە ئەوە زیاتر لە ئێمە باشترە شتەکان ڕوونەکاتەوە. مامۆستا هیچ هەماهەنگیەکتان هەیە بۆ نمونە لەگەڵ پزیشکی پسپۆر لە پسپۆری خۆراکیەکانە بۆ ئەم بابەتانە، ینی ڕاوێژیان لەگەڵا بکەن بۆ ئەوەی کە پاڵەوانێک یاریزانێک کەسێ دێتە هۆڵەکەی ئێوە باشترین جۆری خۆراک بخوات، باشترین ئەو خۆراکانەی کە وا دەکات ماسوولکەیەکی بەهێزی هەبێت بەکاری بێنێ؟ بە تاکید ئێمە تەمان ئێمە ساڵ عینەن خولێکمان کردەوە لە خولەکە محاڵەی تیا بوو لەسەر تەغذیە، لەسەر خواردن خۆراک. ئەویش مامۆستا زرنگ کە پسپۆرە لە بواری خواردن هێنامان محاڵەرەکەی دایەوە، زۆر محاڵەرێکی جوان بۆی ئەو یاریزانانی ئەو ڕاهێنانە سوودی لێ وەرگرن بتوانن بیگەێنن بە یاریزانان چۆن خواردن بخۆن بە چی شێوەیەک سوادی لێ بکەن. مامۆستا یاریزان لە پێش مانگی ڕەمەزانە کاتێک دەیەوێت ماسوولکەی هەبێت، ماسوولکەکانی بەهێز بێت، بێگومان ماندووبوونێکی زۆری بەخۆیەوە بینیوە و زۆر جا تووشی ئاڵنگاری قورس بووە لە پێناو ئەوەی کە احتیفاز بە ماسوولکەکانی بکات. بەڵام لە مانگی ڕەمەزانە ئەو ماسوولکانە چۆن بپارێزێ؟ بەو ڕاهێنانە سادەی کە تۆ باست کرد کە لە مانگی ڕەمەزانە بکرێ ئەو ماسوولکانە دەپارێزرێن؟ بە تاکید ئێمە وەکوتمان ئەوەی کە سێرەکەی ماسوولکەیەکی پێش ڕەمەزان ماسوولکەیەکی باشی پەروەردە کردووە و بەهێز وانە لە کاتی ڕەمەزان هەمان کات ئەتوانێت احتیفازی پێوە بکە وەک پێتم وت بە وەزنێکی کەم بە تکرارێکی کەم بۆی هەدم نەبێت لەبەڕی ماسوولکە کە زەختت لێ کرد و ئەلیافە ئەو ئەلیافە ئەبچڕی ئەو ئەلیافە بێت کە ڕۆیتەوە ئەبێ خواردن باشی ئەوێ وەجباتی ئەوێ، بەڵام تۆ لە ڕەمەزان ئەو خواردنت نییە، تو بە ڕۆژ بە ڕۆژووی دوای ئەوە دێیتەوە هەمووی سێوەجبێت ئەو سێوەجبەیە یعنی بەس ئەوە کە بۆ احتیفاظ کاتە سەری دانەبەزێ و من ئەو بۆ هەموو یاریزانان بۆ هەموو کەسی لە کات ڕەمەزانی زۆر کەس دێ ئەلێ پرۆتینات بخۆم و خۆراک بەکاربێنم، ئەوە غەڵەتە. لە ڕەمەزان بە هیچ شێوەیە نابێت نە پرۆتیناتە نە ئەحماضە ئەوانە بە هیچ شێوەیە نابێت بەکاربێت لەبەرەوەی تۆ بە ڕۆژووی ئاو ناخۆی لەشت ئاوی تێ نامێنێ تاسی لە گورچیلەتەکە لە کاتێکا خراپە مامۆسانی لە کامل مانگەکە لە کامل مانگەکە بەڵێ کامل مانگەکە بە هیچ شێوەیە نابێت پرۆتینات بەکاربێت. من ویستمەوە پرسیارە بکەم سەبارەت بەوەی کە ئەو کەسانی کە لەبەر لە ڕەمەزاندا پرۆتینات و یاخود هەر بابەتێکی تری وەرزشی کە بەکاریە خواردویانە بۆ ئەوەی ماسوولکەکانیانی پێ بەهێز بکەن، ئێستا کە لە مانگی ڕەمەزاندا پێویستە نەخورێت، جێگرەوەی ئەوان چییە؟ پێویستە چی بخورێت؟ بۆ نمونە لەبری ئەوەی کە تۆ پرۆتینێک بە سامپڵ وەربگریت چی بخۆیت جێگرەوەی ئەو بێت؟ لە ڕەمەزان وەکموتمان پێویستە لە کات فتارەوە تا پاشێ و سێ وەجبەی باشت هەبێ بۆی بتوانی ئەو ماسوولکەیە احتیفاز کاتە سەر کوتلەکەی خۆی. بەڵام ئەوە نییە کە تو پرۆتینێ وەرەگری ئەوە بۆ ئەوەی عەضڵی پێ زیادکەی، تۆ لە ڕەمەزان عەضڵە زیاد نابێت بە هیچ شێوەیە، بەڵام پێویستە احتیفاز کەیتە سەر ئەوەی کە هەتا دانەبەزێ نەڕوخێ. مامۆستا بەچی دابەزێ؟ ئەو عەزەڵەی کە باسمان کرد من لە پرسیارەکەی یەکەمش مەبەستەکەم هەر ئەوە بوو زیاتر کە باسم کرد کاتێک کە ماسوولکە و عەزەلت هەیە چۆن احتیفازی پێوە بکەی، بەڵام چی بکەی بۆ ئەوەی کە بمێنێتەوە عەزەلەی تۆ؟ ئاسانی بەدەست نایە. یەکەم ئەوە هیچ وەرزش خۆتەکەی
بەڵام بە شێوەیەکی کەمتر. دووەم خواردنەکەت پێویستە لای کەم 3 وەجبەت هەبێت تا پاشێ. و دووەم خەوەکە زۆر زەرورە، یعنی تۆ لە 12 ئەبێ خەوت بێتی بۆی بتوانی پاشێ هەڵسی وەجبەی خۆت بخۆی. لەبەوەی عەلمیەن ئێمە لە سەعات 2 بۆ 2 شەو گرۆت هەرمۆنمانەیە و کە غودەیە کە ئیفرازی ئەکات بۆ نمووی عەضەلە ئیسفادەی لێەکەی. بەڵام تۆ ئەگەر بێت و لە ڕەمەزان وەرشەکەتەکەی خواردنەکە خەوەکەت نەخەوتی ئیسفادەی لێ ناکەی، ئەو عەضەڵەیە احتیمالە دابەزێ، کێشت دائەبەزێ. لەم 4-5 ڕۆژەی ڕابردووە ئەوەندەی تۆ تەرکیزت کردبێت یاریسانەکانە دەو کاتانە خەوتون؟ والله من وەکو خۆم طبعا پێیان ئەڵێم، یعنی بەڵام ئیمڕۆ ماشە گەنج هیچی ناخەوێت، هەمووی سەیرەکەی لە دێت وەرشەکەی کات ئەڕوات بۆ سینوزەرف تا بەیانی ناوێنێت دانش، ئەوە غەڵەتە. بەڵام تۆ دوای ئەوە پاشێ و کە بەیانی ئەخەویت چەندێ بخەوی ڕاستە لەشت ئیسراحەتەکە، بەڵام ئەو سوودەی نییە، ئیسفادەی لێ ناکەی. باش مامۆستا با بگەڕێنەوە سەر بابەتەکەی خۆمان کە وەرزشکردن بوو لە مانگی ڕەمەزاندا پێویستە وەرزشوان چەند کاتژمێر کەمتر وەرزش نەکات لە ڕەمەزاندا، ینی ماوەی وەرزشکردنەکەی لە نێوان چەندێک کابێت؟ بەتاکید ئەوە زۆر مهمە. ئێمە کاتی ڕەمەزان وەرزش دائیمەن کەمە بێتەوە، یعنی ئەبێ لە تا 45 دقە وەرشی تەواو کات. ئەوەی کە تۆ لە پێش ڕەمەزان بە 2 ساعت تەواو ئەوە کە بە 2 ساعت ئەبێ 45 دقە تەواوی کات، لەبەرەوەی تۆ یاریەکەت بتێنێتەوە بێ کەمی کەیتەوە. ئەوەی لە پێش بەربانگیش و لە دوای بەربانگیشە بە هەمان شێوەیە، هیچ فەرقی نییە. لەبەرەوەی ئەوەی پێش بەربانگە ئەوەی بۆ کێشی داگرێت زەرورە مەسەڵەن لەسەر جیازی ڕاگرتن کاردیۆکەیە ئەوانە ئەکات هەندێک تەمرینەکانێکە، بەڵام بە شێوەیەکی کەمتر، لەبەرەوەی تۆ بە ڕۆژووی ئاو لە گیان نەماوە، شەکەرت دابەزیوە، بۆی بتانی بەس ئەو چەوریە بستێنی نابێ بمێنیتەوە 2 ساعات تۆ خۆتی لاکەیت و جەستەتی لاکەی بە 45 دقە زۆر کفایەتە تەواو بێت. باش مامۆستا عەفوم کە ئاکۆ جیاوازی و کەسانەی کە بۆ نمونە نەخۆشیێکی درێژخایەنیان هەیە لەگەڵ کەسێکی ئاسایی یاخود کەسێک کە نەخۆشی ئێسکی هەیە یاخود پشتی هەیە یاخود هەر جۆرە نەخۆشیێکی تری هەیە کە وەرزش دەکات لەگەڵ کەسێکی ئاساییە لە ڕووی وەرزشەکان و لە ڕووی ئەو کۆرسانی کە دای ئەنێن ئێوە لە مانگی ڕەمەزاندا هەیە یان نە؟ بەڕاستی ئەوەی سەرەکەی نەخۆشی ئەو نەخۆشیانی هەیە تەڵەن جیاوازە لە تەمرین و لە کۆرسوانە، وەکووە نییە یەکێک سەرەکەی نەخۆشیەکەی وان نییە، فەرقیە. تەمرینەکانی کەمترە، زۆر تەمرین هەیە مەسەڵەن نایدێت، مەسەڵەن زۆر نەخۆش دێتە لامان سەرەکەی نەخۆشی دڵی هەیە یاخود نەخۆشی دێشخایەنی هەیە، ئەوانە بە هیچ شێوەیە نابێ ئیجهاد بکەن، نابێ بە هیچ شێوەیە خۆیان هیلاک بکەن، یعنی وەرشێکی سووک بۆ تەندروست بێت، بەس ئەوە نەبتوانێت لەشی بۆی سەحەتی باش بێت و خوێن لە گیانی بجوورێت بۆی تەندروست بێت. مامۆستا هەمومان دەزانین وەرزش با تەنها کورت نەکەینەوە لە لەرزجوانێ و بابا یاریەکانی دیکەش لێمان عاجز نەبن. ئێستا بەدەر لە یاری لەرزجوانی کۆمەڵێک وەرزشی دیکەش هەیە لە مانگی ڕەمەزانە ئەنجامەدرێت، یعنی بەدەر لە لەرزجوانی وەرزش دیکە چی گونجاوە بۆ ڕۆژوان ئەنجامی بدات؟ بە تایبەت هەندێک ئەوانەی کە بە گرفتی قەڵەویەوە ئەناڵێنن، شکر بۆ خوا من و تۆ کەسمان قەڵەو نین، بەڵام کەس هەیە زۆر قەڵەوە، یعنی ئەوانەی کە قەڵەون و کێشیان زۆر زیادە، چۆن بتوانن لە ڕەمەزانە لە ڕێگەی ڕاکردنەوە کە بەشێکیان وەکو چارەسەر بەکاری دێنن یاخود بەشێک لە ئەو کەسانەی دیکە مەلەوانی بەکاردێنن وەکو چارەسەر، چۆن ئەم شێوازانەی دیکە بگونجێنن لەگەڵ یاری تۆپی پێ ئەنجام بدەن دەوریەکان، ئەو دەوریانی کە ئەکرێتەوە لە مانگی ڕەمەزانداوایە مامۆستا ئەوانە زیاتر شەوانە، ئەوانە زیاتر شەوانە، ئەمە زۆرجار بەشداری دەورەکانەکەن یاریشە دۆڕێن دەرەکرێن وەکو تەلەڤیزیۆن. بەڵێ ئەوەی کەوت بۆ وانەی کە یاریەکان ترە پیانەوەی کێشم بالفعل مەلەوان زۆر مهمە بۆ کێشداگرتنە. یاری ترمان هەیە مەسەڵەن یاری تایکۆندۆیە، مەسەڵەن ئەوانەی کە سەرەکەی ڕاکردنی زۆرتیایە
ئەوانە وزە زیاتر ئەشتێنن بۆی توانێت کێشی زیاتر داگرێت ئەو یاریانە زۆر میمە مەسەن یاری دوای فتارە خواردن خواردۆک و یاری قەدەم کە خۆتان یاریێکاکەن ئەو یاریە دوای خواردن دوای 2 ساعت 3 ساعت دەڕۆیتە ناو ساحە ئیجهادێ باشەکەی مەتەنەن ڕاکردنی تێیە ئەوانە ئەو زۆر مهمە بۆ وەرزشوان مامۆستا ئێستا کە ڕەمەزانە بێگومان هۆڵەکان زۆربەی بە ڕۆژ داخراوە وایە بەتاکید بە ڕۆژ نییە بەڵام لە سعات لە چەنەوە دەرگای هۆڵەکان سێ ئەکرێتەوە سێ ئێوارە عەسرەکرێتەوە تا بەربانگ بۆ وانی کە کێش داگرن دوای فتاریش دوای بانگیش عینەن سعات بە سعاتێتە دەکرێتەوە تا 2 شەو هۆڵەکان کراوە. مامۆستا پێشتۆ لەگەڵ هاوکارە ماوات میوانێکمان هەبوو مامۆستایەکی ئاینی بوو باسمان لە سەبر و تەحەمل و ئارامگرتنە کرد لە خەڵکیە کاتێک بە ڕۆژووە. ئەمانەوێ هەمان پرسیار تەرجەمە بکەینەوە بەڵام بۆ وەرزشکاران ئەو وەرزشکارانەی لای ئێوەن کاتێک بە تایبەت سەعات 3 و 4 دێن بۆ هۆڵەکانی لەرجوانی و وەرزشەکەن هەمومان نەزانین 2 ساعتێکی ماوە بۆ کاتی بانگ ڕەنگە تا ڕادێک دەرونی ماندوو بێت تینووی بێ برسی بێت چوزانم دێ لەوێ ئەیتر خەریکی هۆڵی لەرجوانی و یاریکردنەوەمانن تا چەند سەبر و تەحەملیان هەیە ئەوان وەڵایی لەخوا بە زیابێ ینی ساوانی کە دێنەوێ ناڵێ مامۆستا کۆرسەکەم بۆ ئاسانکەوە بە ڕۆژوم ئەوانەی کە دێنەوێ بەڕاستی کە وەرزشەکەن بە ڕۆژووە کێش داگرێ فعلەن هیلاکە بێت بەڵام لەخوا بەزای بێت طبعا خۆوە ئیرادەی خوایە خوا سەبری داوە پێی تایسە کەس لەوانە بە هیچ شێوەیەک تۆڕەبوونم لیان نەبینیوە بەعکسەوە تەواوی شەبێت و بە شتێنە جوانەوە ئەڕاتەوە بۆ ماڵ لەبەرەوەی کە وەرشەکە کات فعلەن خوێنی ئەجوولێ لەوکەوە نییە مەسەن دانیشت بێت فکر بکاتەوە فکر لە برسێتەکەی بکاتەوە ئەو فکری هۆشی لەوەیە کە بزانێت چۆن چاورەکەی بستوێنێ وەرشەکەی بکات کە خوێنت جوولا و کە مێشکت ئیشی کرد ئەو کاتە خوای گەورە تاوان سەبر تەداتی. کاپتن بە تۆزێک باسی ژنانیش بکەم لە وەرزشکردندا هەمووان ئەزانن کە ئەو هێز و تااقەتی لە پیاو هەیە بۆ وەرزشکردن ئەو هێز و تااقەتە لەوانەیە لە ژناندا کەمتر بێت بە بەراورد بە ئەو هێزێکە لە پیاواندا هەیە لە یاری لە جوانی و بەرزکردنی قورسایی و کێش ئاسندا لە ڕەمەزاندا ئەو یاریانی کە بۆ ژناندا دەندرێت جیاوازیان هەیە لەگەڵ ئەو یاریانی کە بۆ پیاواندا دەندرێت بەتاکید عینەن هەمان شتە جیاوازیە لە ڕووی کاتەکە و لە ڕووی بەڵێ بەڵام ئەوان هی ئافرەت تەمان فەرقیە لەگەڵ پیاوان ئەوان زۆر تەمارینیان هەیە مەسەنەن جەماعیە زومبایە ئایروێک ئەوانەیە ئەوە بە ڕۆژ نییە تەمان بە ڕۆژ ناتوانن ئیلا دوای فتار ئەچنە وەرزش ئەو وەرشاکەن بۆی بتوانن ئەو خواردیان ئەو کێشەی کە هەیەە دایگرن بە تاکید فەرقی هەیە هەمان شێوە هەنێ یاریانەیە کەمە بێتەوە لە بەرەوەی ئەو تااقەتەی نییە وەکو جاران بتوانێت ئەو وەرشە بکاتەوە بە هەموو وەرشێ ئەگە بە ئافرەت بێ ئەگە بە پیاوان بێ ئەبێ لە کات مانگی ڕەمەزان کۆرسی کەمەوە بێت. مامۆستا ئاوات باسی لە خانمان و کچان کرد لە نێو بوارەکەدا و کۆرسانی کە بۆیان دانرێت لە مانگی ڕەمەزانە بەڵام با تۆزە دوورکەوینەوە لەو بابەتی ڕەمەزان هەیە بۆ وەرزشی کچان بە تایبەت لە لەرجوانی لە شاری کەرکووک ئێستا هەستەکەم پاشەکشەی کردوانێ کەم دەبینم پاڵەوانی کەرکوچیمان ئێستا هەبێت لە لەرجوانی لە قووە بەدەنی لە هەموو یاریەکانی دیکەی کە تایبەتە بە هۆڵەکان و بەقاعەکان لە ڕابردوودا هەمان بۆ وەڕاستی پاڵەوان و ئێستاش دەبینم لە شارەکانی دیکەی کوردستان پاڵەوان بوونی هەیە بەڵام لە کەرکووک ئەم یاریە تەنها نەک لە خودی یاریزانەوە بەڵکو ئێمە کاتێک دەمانەوێت بەرنمەیەکی لەم شێوەیە لەگەڵ مامۆستایەک لەگەڵ خاتونێک لەگەڵ کاپتنێکی ئافرەتا بکەین ئاوات زۆر تا کێشەمان بۆ دروستە بێ میوانمان دەست ناکەوێت لەسەر ئەو بابەتانە کە زۆر بەکەمی خاتون و ئافرەتان دێن لە نێو هۆڵەکاندا ڕێنمایەکان بدەنەوە وەکو مامۆستایەکی وەرزشی دەرکەون. بەڕاستی ئێمە لە کەرکووک مالەسەفیانی وەکو شارەکانتر نییە ینی من بۆ زۆر جار پیان دەڵێم ینی ئەوانەی کە ڕاهێنەرن بۆ بەرنمەیە بۆی بێن ئەو علمەیە ئەوەیە پێ بیگەێنن بە خەڵکی بە ئافرەتان بە خوشکانمان
بەڵام لێرە ئەو جوەتەیان نییە بێنە سەر ئیزابووی قسە مامۆستا ببوورە ئێمە وەکو مامۆستا وەکو کاپتنی ئافرەت و مامۆستای ئافرەتمان لە نێو هۆڵەکاندا هەیە بەڵام ئەوە کللتور و دابوونەریتەکەیە کە ڕێگەی پیان نەداوانە بێنە سەر شاشە و بتوانن ئەوەی کە پێیانە پێشکەشی بکەن بە تاکید ئەوەیە لە کەرکووک ئەوەیە تاسیەکە لە سلێمانیە لە هەولێرە لە بەغدایە ئەوە زۆر کراوەیە هیچ ڕێگرێک نییە بەڵام ئێمە لە کەرکووک خۆت تەنی کللتورەکەی و ئەوەیە ڕێنادات بچنە بەر کامیرە بۆی قسەکە بکەن ئەوەیە تاسێ وائیلا ئێمە لە کەرکووک لە هۆڵەکان یاریزان باشمان هەیە لە کچان ئێستا یاریەکمان هەیە کە فتنس چاڵنجە ئەوە کچ و کوڕ بەشداریە کات ئەوە یاریەکی وابێتە نێودەوڵەتی چەنا بوتڵەمان کردووە ئافرەتی تەیە لە بەغداد بەشداریان کردووە لە کەرکووکەوە بەشداریان کردووە ئەوە تازەیە ئەو یاری تەمان بە ئافرەتی شەتوانێت بەشداری تێ بکات ماشە مامۆستا بابەتێکی دیکە کە حەزەکەم قسەی لەسەر بکەین بوونی سکسپاکە ئەمە زۆر جا دەبینن ئێستا بووە بە مۆدێلێک و بە تایبەت کچانش زۆر حەز دەکەن ئەو کوڕانەی کە دڵخوازی خۆیان نەڵێن سکسپاکیان ئەمە لە مانگی ڕەمەزانە چۆنە بێت خۆی هێچتە ئەو بتەوێت سکسپاک دەرکەی ئەو بێنتە سەر تەمرین و سەر خواردنەکەتە تۆ بتەوێت سکسپاکت هەبێت لە کە وەرشەکە دەکەی ئەبێ خواردنەکەش تەنزیمکەی لە ڕووی چاوری لە ڕووی شیرینی لە ڕووی ئەوانە دوورکەویتەوە کە خواردنێکی سروشتیە خۆی بۆی بتانی ئەو چاوری هەتا لەسەر ورگت نەمێنێ عەضەڵاتی ورگت وەک سکسپاکە بۆی بارز بێت دەرکەوێت ئەوانەی دێنە هۆڵەکان زۆریان داوای سکسپاکەکەن مامۆستا کاتێکی زۆر یاریزان زۆر هەیە دێت کە تازە ناوە نووسێ خۆشی یعنی ئەو قەڵەوە نییە یان ئەو نییە ئەلێ مامۆستامێ سکسپاک خەمامۆساوە هەر بەشێکی زۆریەوە تەڵەبە بە تاکید سکسپاک ئەلێ اینجا ئێمەش کە دێت زەعیفە خۆڵ و ناوشانوانەی نییە جارێ هەوڵەدا سکسپاکە ئێمەش ڕێنمایە دەینە کاکە تۆ جارێ وەرە تەمرینەکەت بکە بۆی تۆزێ لەش جوان بێت ئەو کاتە هۆڵ سکسپاکت دەرچێت مامۆستا بۆ ئەوەی کە سکسپاک دەربکەن هەندێک جار پەنە نابەنە بەر ئەو مەوادانی کە لەوانەیە خراپیش بە زۆر بەکارهێنانیان بۆ ئەوە پێویستی بەوە نیە بۆی لەشیان جوانتر بە زووتر جوان بێ بۆی بتوانن خۆی ئێستاکە تەمان مۆدێلی ئەم یاری ئێمە ئەوە نەماوە مەسەلەن وەکو جاران یاریزانێ بۆدیبۆڵدنگ یعنی ئێستا کلاسیک ئێستا یاریزان هەمووی یاریزانی کلاسیکە فیزیکە ئەوەیە پێویست ناکە مەسەلەن شت بەکاربێنێ ئەم یاریە وەکو ئەوە نییە بەڵام یاریەکەی تر یاریەکەی تر زۆری ئەوێت کە لە خواردن و لە پرۆتیناتە ئەو شتانەیە بەڵام ئەم یاری تر وەکو فیزیکە فتنسە ئەوە پێویستی بە هیچ هینێکی نییە ئەو شتانەی کە پێویست کە زەرێری هەبێ جەڕە خواردنەکەی تەنزیمەکات تەمرینەکەی کات لەشێ جوانی ڕێشیە بێت کلاسیکی باشە ئێستا من بێمە هۆڵەکەی تۆ دەست بکەم بە لەرچوانی و سکسپاکمان بێت بە ماوەی چەندە دەتوانین مامۆستا ئەگەر خۆم ماندووکەم خۆت ماندووکەی تقریبەن 6 مانگێک دەوێ 6 مانگ دەوێ ڕێککە جسم ڕێکەوە بێت ئەگەر وتوێتیانە بێت لە 3 مانگا دروستی شتوان ئەگەر لە 3 مانگا حەسەب تەڵەب نییە ئەزانی چۆنە من ڕێزمەیە بۆ زۆر ڕاهێنەر کە یاریزانێ دێتە لای ئەلێ من بە مانگێ بە 2 مانگ ئاوات لێکم ئەو شتە نییە بە هیچ شێوەیەک یاریزان دەستکاتە یاری بۆ 6 مانگ پێوەی دیارە بێ کە یاری ئاست نەکات ماسوولکەی تۆزێ جوانە بێتەوانە بەڵام بە مانگ و 2 مانگ ئەو شتە نییە من ڕێزمێ بۆ زۆر ڕاهێنەر ئەم شتاناکات لەبەر مەسلحەتی خۆی لەبەرەوەی یاریزانەکە بێتە لای تۆ بێ پێشەوە ئەو یاریزانە تێگەێنی بۆی ورەی نەڕوخێ بۆی منەک مانگ و 2 مانگ تەمرین کات و بڵێ وەڵای من هیچم نەکردووە
ئەبێت و لە پێشەوە پێی بڵێ تۆ لەوە نەبووەوە یەڵا ئیسفادە ئەەکەی پێێتەوە دیارە بێ ناگەیتە ئەو مستەوایە کە تۆ ئەتەوێ کاتی ئەوێ دەچکوم بینای عەضەلە بینای دروستکردنی ماسوولکە زۆر زەحمەتە لە ڕووی خواردنەوە لە ڕووی تەمرینتەوە لە ڕووی ئیسراحەتەوە خاستن گەنجی ئێستا بە هیچ شێوەیە شەوان خەوی نییە تو کە خەوت نەبوو هەمووی یەکی گردوێتەوە خەوەکەتە خواردنەکەتە و تەمرینەکەتە تۆ لە خەوەکەیە خراپبی بە هیچ شێوە ئیسفادە ناکە حەزەی ڕۆژی 6 وەزۆ خۆی دەبێت تۆ لە شەو ئیسفادە لە خەوەکەی بۆ من ئەو شەو ناخەوێ سەعات مەلابانگدا نەخەوێ بە ڕۆژ نەخەوێ بە شەو خەوی نییە ئەڵێ من خەوم باشە کاکە ئەوە خەو باش نییە تو خەو باشت لەوەیە نەگەیتە 12 لەبەرەوەی تۆ علمیان وەکو وتمان لە دەوە بۆ 2 شەو گرۆت هەرمۆنت ئیشەکات ئەو غودەی کە ئیفرازاتەکات دوای ئەوە ڕائەوەستێ ئیسفادە ناکەی ئەو خواردنەوەی ناکە ئیسفادەی لێ ناکە تو هیچ پرسیارێکم ناوات مامۆستا من یەک شتێک مابوو کە حەزم کرد قسەی لەسەر بکەیت ئەویشەوەیە ئەزانم ئێوە هیچ کاتێک لە هۆڵەکانی خۆتان و لە ئیتحادی لەرزوانی خۆشتان نەهانی و کەسانادن دەرسی بەکاربێنن و نە تەرجیعیانەکەن نە سەپۆرتیانەکەن بەڵام ئەو کەسانەی کە ڕەنگە خەڵەتێنرابێتن لەلایەن چەند ڕاهێنەرێکەوە لەلایەن چەند خاوەن هۆڵێکەوە هەمومان نەزانین هۆڵەکانی لەرجوانیش لە کەرکووک مامۆستا بەڕاستی ئەمە ڕەخنەیەکیشە ڕەنگە بەشێکی پەیوەندی بە ئێوە هەبێ یعنی بەشێکی تەنها لە چوارچێوەی بزنسێکایە هۆڵەکە کابرایەک هاتووە بەشداری لە خولێکەکە خولەکە پێم وابێ 300-400 دۆلارەدا بڕوانامەکەی هێناوە لە نێو هۆڵەکەی دایناوە کەسێکی هێناوە کۆرسەکان ئەڵێتەوە ئیترجووی لەوە نیە لەم هۆڵەیە یاریزان چی بەسەر دێ تەندروستی مرۆڤێک چی بەسەر دێ بەلای ئەوە گرنگە لە هۆڵەکەی خۆیان دەرزیەک بەکاربێنە ئیسفادەیەکی مادی لەو کەسە بکە بەکارهێنانی دەرزی تا چەند خەتەریاتی هەیە و بە تایبەت لە مانگی ڕەمەزانشە هەموو کاتێ خەتەرە بەڵام لە مانگی ڕەمەزانە بە هیچ شێوەیەک وەکوتمان نابێت بە هیچ شێوەیەک شت بەکاربێنی بەڵام من لێرەوە لە کەناڵەکەیەوە ئاراستەی هەموو ڕیاریزانانەکەم کە بە هیچ شێوەیەک ڕوونەکەنە دەرزی ڕاستە زۆر هۆڵ هەیە لەبەر مەسلحەتی مادی گوێی لێ نییە یاریزان دێتە لای مانجێکە هێشتان کە ئەمری 14 ساڵە ئەو 18 ساڵە تۆ دەرزی خۆی گیانی فول لە هەرمۆنە پێویستی بەوە ناکات تۆ بڕۆی دەرزی بەڵام ئەو لەبەر مەسلحەتی خۆی لەبەر ئەوەی پارەی لێ بسەنێت هەڵەسێ دەرزی لێ ئەدات و ئەوە شتێکی باش نییە بەڵامماوەی لیژنێکی ڕقابەتان هەبووانە هەر زەمان هەیە ئێستش سڕۆینەوە هەر هۆڵێک بزانین دەرزی بەکاردێنێ یان و ئەفرۆشێت ڕێک ڕسمی ئەگرین و ئەیکەینە راپۆرتێک و وەیدێنە جەریمی نەڵەمە بۆی چەند ئیجراعاتی لەگەڵ وەرگرن لەبەرەوەی هەر شتێک ببێت لە هۆڵەکان ئەگەڕێتەوە ئەشکێتەوە سەر ئیتیحاد ئەشکێتەوە سەر ئێمە ئەوە شتێکی باش نییە و من لێرەوەش بە هەموو ڕاهێنەران بە هەموویە ئاگایان لە خۆیان بێت لەم شتانە دوور بن لەبەرەوەی ئەو یاریزانە ئەو ئینسانی کە دێتە لای تۆ ئامانەتە ئەوێ بزانی چۆن پەروەردەیەکەی نابێ من لەبەر مەسلحەتی خۆم لەبەر ئەوەی بتوانم لەبەر ئەوەی بەس مادەکەی لێ وەرگرم گوێی نەدەمێت چی بەسەر دێت چی بەسەر نایە لەبەرەوەی دەرزی هەرمۆنات زۆر خەتەرە خراپی زۆرە ئەوە ئەگاتە ئەو بۆ کاتێکە بگەیتە مستەوایەکی پێشکەوتوان ئەوش بە سەرپەرشتی پزیشکێک نەک لە خۆتەوە پزیشکێکە بێت سەرپەرشتیت بکات چۆن بەکاری دێنی چۆن بۆ بتوڵات ئەوەی کە بتوڵە هەیە پێویستە بە سەرپەرشتی پزیشک بەکاری بێنێ زۆر باشە دەستی خۆش سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ ڕێنماییەکانت مامۆستامان دوومان کردی نابعکسەوە بەڵێ بەڕێزان کۆتایمانێنا بە ڕۆژانەی ڕەمەزانی ئەم جارە ئەوات هیچ بابەتێکی دیکە نەماوە قسەی لەسەر بکەین بڕگە و بابەتەکانمان کۆتایی هات تا سبەینێ و لە هەمان کات هاوڕێیانمان بە دیداری ئێوە دەگەنەوە